سەڵا بەڕێزانە کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم کەرتی وەبەرهێنان لە تەواوی نایکێکا لە کەرتە گرنگەکان و ڕاستەوخۆ پەیوەندیەکی گرنگی بە بنیادنانی ئابوووریەکی بەهێزەوە هەیە. ئێمە دەزانین زیاتر ئەم بابەتی وەبەرهێنانە لە وڵاتانە چرتر کراوەتەوە کە ئابوووریەکی دواکەوتوی یاخود تاک سەرچاوەی داهاتن هەر بۆیە حکوومەت هێرم لە چوارچێوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا با شێوەیەکی چڕکاری لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان بەتایبەتی کەرتی پیشەسازی کشتتوکاڵ و گەشت و گوزار کرد. لە دوای ئەم فترەیە نەتیجە بەدەساتوو لەم پرۆژانە چییە؟ ئەو پرۆژانی کە جێبەجێکراون زیاتر کام سێکتەرانە بوون و ڕووی ئەو بەرنامەکە بە شێوەیەک دانراوە کە ئێمە لە ماوەیەکی نزیکدا بین با خاوەنی ئابوووریەکی بەهێز لە هەرێمی کوردستان هەموو ئەو تەوەرانە و بابەتی دیکە بە میوانداری بەڕێز کاک دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێم دەکەمە تۆرێک بۆ گفتوگۆ. کاک دکتۆر سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر زۆر بەخێر بێن سەرچاوە. پرسیاری جەوهەری و ئانی لە دوای تێپەڕبوونی ئەم ماوەی بەسەر کابینی نوێمی حکوومەتی هەرێم دوایین ئەپدەیت و زانیاری لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان چییە؟ هاوڵاتیان ئێمە چاوەڕی نەتیجەیەکی دڵخۆش بن بۆ ئەوی کە ببین بەژێر خانێکی بتەوی ئابووری لە دوورمەودادا؟ بەخێر بێن سەرچاوە. طبعا وەکو جانابەت باست کرد وەبەرهێنان بەگشتی و لە هەرێمی کوردستانش بە تایبەتی کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر ئابووری ئەگەر بە باشی ئیدارە بکرێتن و ئەو ئامانجەی کە حکوومەتی هەرێمی کوردستان یاسای ژمارە 4 2006 لەسەر دروست کردو بۆ هەندانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێتن. طبعا وەبەرهێنان لە کابینەی نوێمدا گۆڕانکاریێکی زۆر باشی بەخوا بینیوە بەراورد لەگەڵ ماوەکانی ڕابردوو. ئێمە طبعا لە وەبەرهێنان لە ساڵی 2020ەوە ئێمە پلانێکی ڕوون و ئاشکرای وەبەرهێنانمان باشە هەوڵمانداوە مبادرەی وەبەرهێنان لە دەست حکوومەتی هەرێمی کوردستان بێ بۆ ئەوی تەوزیعێکی ڕێکوپێکی عادلانەی پرۆژەکانی وەبەرهێنان هەبێ لە سەرجەم ناوچە و پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان کە ئەمەش طبعا بە فعلی لە پلانی 2020 ڕەنگی داوەتەوە دوای لە پلانی 2021 کە بە ڕێبەری وەبەرهێنان و دواتر ڕێبەری وەبەرهێنانی ساوز لە هەرێمی کوردستان دروست کرا ئەمە هەمووی بە جوانی ڕەنگی داوەتەوە و ئێمە لە هەنگاوێکی ترین بۆ دروستکردنی نەخشەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کە گەشتی نەقۆناغی نەخشەی وەبەرهێنان ئێمە دەتوانین بڵێن گەشتی نەقۆناغی کە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان قۆناغێکی باشی بڕیوە و دەبێتە هۆی ئەوەی کە هەم پارەیەکی زیاتر لە ناو بازار کاری پێ بکرێ هەمیش خەڵک زیاتر قازانج لە پرۆژەکانی وەبەرهێنان وەرگریتن. کاک دکتۆر ئەو پلانی 2020 ینی مەبەستمە بزانم لە قۆناغی یەکەم 1050 پرۆژە بوو ئەگەر هەڵە نەبم لەم 1050 پرۆژەیە چەندی لێ جێبەجێ کرا پلانەکە بە شێوەیەک ڕۆی لە ئاستم وحی ئێوەدا بێ یانی کەم ئەوەی کە ئێوە داتەن نابووگەشتن بۆ نەتیجە؟ ئێمە طبعا لە ماوەی کابینەی نوێمدا تا ئەمڕۆ ئێمە وڵاتی 195 پرۆژەمان داوە. باشە ئەوەی کە وڵاتی تەواوی وەرگرتە لە بواری جێبەجێکردن خۆشحاڵی ئێمەش ئەوەیە کە پرۆژەکانی ئێمە کە وڵاتمان پێداون لە سەرەتای دەست بە کاربۆنمان لە دوای دەست بە کاربوونی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانانی لە کابینەی نوێم توانیدمان پرۆژەکان کە وڵاتی پێدراوە ئێستا ئینتاجیان هەیە بەرهەمیان لە بازار هەیە کە ئەمە جێی خۆشحاڵیە پێشتر ئەم حاڵەتانە نەبووینە لە ماوەکی کەمدا پرۆژە وڵاتی پێ بدرێ لە ماوەکی کەمیشدا پرۆژەکە تەواو بکرێت دوای بکەویتە بەرهەمهێنان ئەمە ئینشاءڵڵا لە داهاتوودا باشتریش دەکرێت خەتەواتی پێدانی مۆڵەت و دروستکردنی پرۆژە دواتر ئەتوانی پێم بڵێ بۆ منەوە پرۆژانێک کە ئێستا فعلەن کەوتنەتە کار وە ڕۆڵیان لە گەشە پێدانی ئاوری ئێمەدا هەیە داهاتیان هەیە پرۆژەکان زیاتر چین؟ طبعا پرۆژەی بە بازارکردنی گەنم کە دروستکردنی ئاردە و منتەجاتی گەنمە لە هەرێمی کوردستان کە ئێستا لە ناو بازارەکان بە تایبەتی لەو زروفەی نێودوڵەتیەی کە بەهۆی شەڕی بینی ئوکرانیا و رووسیا دروست بووە لە گرانبوونی کەرەستەی خۆراک و ئەوانە ئەم پرۆژانە ئەم جۆرە پرۆژانە پرۆژەی زۆر کاریگەر و زۆر باشن لەسەر ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان کە ئێستا لە بازاردا بەرهەمەکانی هەیە و ئەم پرۆژەیە لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لەژێر دروستکردن و جێبەجێکردن و تەوابوون و دواتر تەطویرکردنیشدا و ئینشاءڵڵا حکوومەت بەرنامە هەیە لە هەموو ئەو کەرەستە و کاڵە استراتیجیانەی کە لە پێویستی مرۆڤن لە هەرێمی کوردستان بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ بکات تاکۆ بتوانین زۆربەی هەرە زۆری ئەو کەرستانەی کە خەڵک بەکاردێنێت بۆ ژیانی ڕۆژانە لە هەرێمی کوردستان بەرهەم بێنرێ و هەرێمی کوردستانیش دەوڵەمەندە بە هەموو سەرچاوەیەک لەمەدا کاک دکتۆر ڕاتەگرن ببوورە لەمەدا پێویستیمان بە شارەزا و توانە و لێهاتووی وەبەرهێنەرانی دەرەکی نییە ئایا هەرێمی کوردستان توانە و سەرمایە بەشەری مرۆیەکەی بای ئەوەندە هەیە کە بتوانێت لەسەر پێی خۆی بۆ ئەستێ و پرۆژەکان جێبەجێ بکات؟ طبعا ئێمە سەرچاوی مرۆیی زۆر باشمان هەیە باشە پێویستیشمان بە دەرەوە بێ
ئێمە وەکو دەستیا بەرهێنان بۆ وڵاتەکانی بۆ پرۆژەکانی بەرهێنان وڵات دەدەین خەڵکی چارەزەبێت لە هەرێمی کوردستان بەڵام لە سنوورێکی دیاریکراودا لە هەندێک بواری دیاریکرا و هەرێمی کوردستان پێویستی بەوە بەرهێنانی دەرەکی هەیە بە تایبەتی لە دروستکردنی بوارەکانی ژێرخانە مەسەلەی قیتارە مەسەلەی دروستکردنی سەدەکانە مەسەلەی بابەتی تەطویرکردنی تەکنۆلۆژیای کشت و کاڵیە پیشەسازی ئەمانە هەمووی ئێمە ئێستا لە مفاوەزات داین لەگە شەریکاتی عالەمی بۆ ئەوەی سوود لە تەکنۆلۆژیای عالەمی نوێ وەرگرین بۆ گەشەسەندنی گەشەکردنی کەرتەکانی ئەو کەرتانەی کە باسم کردن لە چەند ڕۆژی ڕابردوش ئەو پرۆژانەی کە لە دهۆک بەردی بناغەیەندانرا بەڕێز وەزیر وەزیری کشت و کاڵ باسی ئەوەی کرد کە چەندە کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان پێش کەوتووە تاوان ئێمە لە دەستیا بەرهێنانی لە دوای فەرمانی جەنابی سەرۆک وەزیران گرنگێکی تایبەتمان بەو کەرتانە داوە ئەوانەی کە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵکیان هەیە بەردەوامیش دەبێت لەسەر ئەم بەرنامە و سیاسەتە تاکو بتوانین بەرنامە و ڕۆیای جەنابی سەرۆک وەزیران لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ کە بریتیە لەوەی ئێمە هەرێمی کوردستان ئیتر کەمتر پشت بە داهاتەکانی نەوت ببەستین تەنوێعی مەسادری داهات بکرێ خەڵک سوود لە پرۆژەکان و لە ئابووری وڵات وەرگریتن و خەڵک دەوڵەمەندبی حکوومەتیش لەگەڵیدا دەوڵەمەندبی بتوانانی خزمەتگوزاری باشتر پێشکەشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکاتن. کاک تۆ زۆرمان ماوە بۆ ئەوەی کە بگەین بەم نەتیجەیە کە باسی دەکەی یعنی فعلەن جێبەجێکردن داین بەشێکمان بەدەست هاتووە بەشێکیش لە ڕێ بەدەست بێتن و ئینشاءڵڵا لە ماوەی داهاتوو ئیشی باشتریش دەکرێتن و وەکو باسم کرد نەخشەیەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان دروست دەکرێتن ئێمە ئێستا خەریکی ناوچە بە ناوچەی خەریتەوە بەرهێنانیان بۆ دروست دەکەین لە زاخۆ لە سۆران لە ئامێدی لە کەلار لە ڕاپەڕین لە هەموو ئەوانە لە مفاوەزات داین بتوانین نەخشەیەوە بەرهێنان دروستکەین تاکە بتوانین گەورەترین قەبارەیەوە بەرهێنان و گەورەترین سوود بە خەڵک بگەینین لە ڕێگەی پرۆژەکانیەوە بەرهێنان. ئەم نەخشەیەوە بەرهێنانە ئەوە لە خۆ دەگرێت کە ناوچەکانی هەرێم چەند پرۆژیان بەردەکەی بە دیاریکراوی بۆ نمونە گلەیەکە بوو لە ڕابردوو یعنی بەتایبەتی من کە لە سلێمانی و هاتووم بەرداوامیانی گلەی ئەوە دەکرێت ئەمە دەنگۆ بوو یعنی ئێلام هەڵایەکی زۆری لەسەر نایەوە کە گوایە جیاوازی دەکرێت لە تەسنیفکردن و دابەشتنی پرۆژەکان. کابینە نوێمە حکوومەت ئێرەم بەتایبەتی لەسەر ئەم بابەتە ئیشی کرد. بوو کابینە نوێم ڕاست نییە بۆ ئێستا دەسەڵاتەکانی پێدانی مۆڵەت و وەرگرتنی ڕەزامەندیەکان و دروستکردنی پرۆژە بەرهێنان لە ئەلیف هەتایە لە سنووری پارێزگا و ئیدارەی سەربەخۆ دەکرێتن. ئێمە پێمان خۆشە سلێمانی بتوانی لە مانگێکدا 100 مۆڵەتی هەبی هەولێر 100 هەبی دهۆک 100 هەبی کەلار 100 هەبی داتاکانی ئێمە بەرز دەبنەوە و قازانجی خەڵکی زیاتر دەبێتن. هەر جۆرە کەمتەر خەمیەک لە جێبەجێکردنی پرۆسەی مۆڵەتدان پەیوەندی بە دەستە و بە هەولێرەوە نیە پەیوەندی بەوە هەیە محافظات و فەرمانگە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری شارێکی دیاریکرا پێویستە ئەکتیڤ بن تاکو بتوانین زیاترین مۆڵەت بە بەرهێنەران بدرێتن و ئێمەش هەموو تەسهیلاتێکمان پێشکەش کردووە تاکو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان. بەڵاوەر پرسیارێکی باشە کاک دکتۆر بۆ نمونە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و کەمکردنەوەی ڕۆتین توانی ڕێڕەوی و بەرهێنان لە هەرێمی کوردستان خێراتر کات ئاراستەکەی بە دڵنیایی ئێمە ملاحەزەمان کردووە کە هەندێک پرۆسە باشتر بەڕێوە چووینە بەڵام پێویستە لایەنەکانی تری حکوومەت ئەوانەی کە شەریکن لەگەڵ ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێدانی وڵاتێکی بەرهێنان بە وازەحتر بە باشتر دەسەڵاتەکان دابەزێنە فەرمانگەکانی خوان لە سنووری پارێزگا و ئیدارە سەربەخۆکان تاکو بتوانین پرۆژەکان زیاتر بکەین. بۆ نمونە ئێمە لە سنوورێکی دیاریکرا و ئەگەر دەسەڵاتەکانی وەزارەتێکی دیاریکرا و بە باشی نەچوویتە سنووری پارێزگاکە ئیدارە سەربەخۆکە طبعا ناتوانن فەرمانگە ئێمە ناتوانی بە سەریعی مۆڵەتێک بدە ئەو فەرمانگە دەی بگەڕێتەوە وەزارەت بگەڕێتەوە شوێنێکی تر بۆی هەموو دەسەڵاتەکان ئەگە بچنە سنووری پارێزگا کە ئێمە ئەوە داواکاری ئێمەیە و ئێمە ئەوەمان کردووە لە 1/8/2021 بە فەرمانی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرۆر بارزانی ئێمە ئەگەر ئەوە جێبەجێ بکرێتن بە دڵنیایی دەتوانین ئاسانکاری زیاتر مۆڵەتی زیاتر دەستکراوەتر بین لە پێدانی مۆڵەت و ئێمە سەراحەتەن منافسەیەکیشمان لە بینی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دروست کردووە چەندی دەتوانن پرۆژەی باش و بەرهێنەری باش ڕاکێشنە سنوورەکانیان تاکو پرۆژەی لە قازانجی ئابووری لە هەرێمی کوردستان دروست بکەن. کەواتە بۆ دۆخی ئێستای هەرێم ئەو دۆخە ئابوورێکی ئێستا تێدایەتی کام پرۆژانە ئەولویەتی حکوومەتن و ئیشتان لەسەر چی کرد بەتایبەتی لا کەرتی گەشت و گوزار کشت و کاڵ دەمەوێت بەڕوونی پێم بڵێ گەر ئامار و داتات لابێت. ئەولویەتی قسوای حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ ڕێخستنەوە و دووبارە باشترکردنی کەرتی کشت و کاڵە هەرێمی کوردستان ناوچەیەکە وڵاتێکی زۆر دەوڵەمەندە بە
بە ئاو بە خاک و بە هەوا و بۆ دروستکردنی پرۆژەی کشتتوکاڵی فەرمانی جەنابی سەرۆک وەزیرانیش ئەوە کە پرۆژەی کشتتوکاڵی بە تەکنۆلۆژیای نوێ لە ڕێگەی بەکارهێنانی کەمترین ئاو طبعا ئەمەش لە تەکنۆلۆژیای نوێی کشتتوکاڵیدا متوافرە وەزارەتی کشتتوکاڵ دەتوانێت ئەم جۆرە پرۆژانە پێشنیار و پێشکەش بکە ئێمەش تەڕویجیان بۆ دەکەین دروستکردنی ناوچەی پیشەسازی لە ئەولەویاتی قسوای ئێمەیە کە دروست بکرێت دەستمان پێکردووە خەریکین زەوی وەرگرین لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان تاکو بتوانین دروستیان کەین بە شێوەیەک ئێمە بتوانین کارگەیەک دروست بکەین دابنین وڵاتی پێ بدەین لە مای ڕۆژێک تا چەند ڕۆژێکدا کەرتی گەشت و گوزار پێویستە زۆر باش تەنزیم بکرێت ئێستا یاسایەک لە ڕێگەی وەزارەتی شارەوانی بوو کەرتی گەشت و گوزار هەماهەنگی زۆر باشمان لەگەڵ دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانیش هەیە بۆ ئەوەی بتوانین مجەمەعاتی سیاحی زۆر گەورە لە هەرێمی کوردستان دروست بکرێت بە کواڵیتی بەرز تاکو بتوانین هەموو ئاستەکانی گەشتیاران لە دنیا دەبینین لە هەرێمی کوردستان ئەمە لە ڕێدا ئینشاڵڵا خەریکین ئەمە جێبەجێ بکرێتن جگە لەوەش ئێمە لە ماوەی ڕابردوو تەنها لە کەرتی پیشەسازی ئێمە 55 مۆڵەتی کارگە درراوە کە بەشێکیان کارگەی زۆر گەورن سەرماکانیان لە سەروی 300 میلیۆن دلارەوەیە کارگەیەک لەمانە کەرتی گەشتیاری 29 مۆڵەتمانداوە کەرتی کشتتوکاڵی جگەلەوەی کە چەندین پرۆژە پەسەند کردەوە لە قۆناغی مۆڵەتدانە 8 پرۆژەی کشتتوکاڵی گەورەش مۆڵەتی وەرگرتووە هەنگاوەکان بەردەوامن بۆ ئەوەی ئێمە بتوانین تەنوێعی مەسادری داهات لە هەرێمی کوردستان بکەین باشترین تعامل لەگەڵ هەموو کارتەکان بکرێتن تاکو خەڵک لە هەرێمی کوردستان سوودی وەربگریتن بۆ نمونە ئەو پرۆژانەی کە جێبەجێ ئەکرێت بۆ نمونە ئەوەی کشتتوکاڵ ئەگەر وەکو بابێکی جیاواز مامەڵی لەگەڵدا بکەین و ئەوەی گەشت و گوزار ئیشرافی ئەم پرۆژانە دەگەڕێتەوە دەستەی وەبەرێنان یاخود ئەوان بۆ خۆیان سەربەخۆ ئەنجامی ئەدەن دواداچوو ئەمانگەکە بە شێوەیەکە ئێمە لە هەموو فەرمانگەکانی خۆمان بە ڕێبەرەتێکی تایبەتمان بە سەرپەرشتی هەیە بۆ پرۆژەکانی غیری نێشتەجێبوون ئێمە لە جانی تایبەتی سەرپەرشتی هەیە نووسنگەی ئەندازیاری هەیە کە سەرپەرشتی دەکەن لە دوایین فەرمانی جەنابی سەرۆک وەزیرانیشدا جەنابیان ئەمری کردووە کە ئێمە وەکو حکوومەت بە هەمانگی لەگەڵ لە پەیوەنددارەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان بۆردێکی تایبەت بە چاودێریکردنی سەرپەرشتیکردنی پرۆژەکان بۆ ئەوەی لە حوسنی تەنفیزی پرۆژە لە کواڵەتی پرۆژە بکۆڵینەوە تاکو ئەو پرۆژانە لە ڕووی ئینشائیەوە باش دروست بکرێن کواڵەتی باش بەکار بهێنرێ و لە ماوەیەکی دیاریکراوی خۆشدا تەواو ببیتون تەسلیمی خەڵک یانش بگاتە قۆناغی بەرەم ئینام باشە کاک دکتۆری عەلی قسەیەکی لە زانستی ئابووریە بەردەوام دەوترێت بۆ ئەوەی ئێمە بین بە خاوەن ئابووریەکی باش دەبێت لە پرۆژەی بچووکەوە دەست پێ بکەین بۆ ئێوە زیاتر فۆکستان لەسەر پرۆژە گەورەکانە ئایا پرۆژەی بچووکیش هاوشانی ئەمە پەیوەندی بە اختصاصەوە هەیە عەفو جەنابەت ئەمە پەیوەندی بە اختصاصەوە هەیە اختصاصی دەستیەوە بەرهێنان لەگەڵ پرۆژەی گەورەدایە بەڵام لە هەمان کاتیشدا کە ئێمە پرۆژەی بۆ نمونە پرۆژەی کارگەیەکی 6 سەرماکەی مەسەلەن بۆ نمونە 300 میلیۆن دلار کارگەکە ئەو کارگەیە ئێمە مۆڵەتی دەدەین ڕوونە ئەم کارگەیە ڕاستە زۆر گەورەیە بەڵام لە پاڵ ئەم کارگەیە سەدان ئیشی تر و کارگەی تر لەگەڵی دروست دەبن چونکە سناعەتی گەورەت کە دروست کرد سناعەتی بچووکیشی لەگەڵ دروست دەبی بۆ دروستکردنی هەر تاوارێکی نیشتەجێبوون ئێمە ئەو تەقدیرەی کە ئێمە دامان ناوە برادرانی شارەزایانی مهندسینی ئێمە بۆ دروستکردنی هەر تاوارێک ئەگەر 30 تابق بێ بەلانی کەم 2000 کەس تێیدا ئیش دەکاتن تا خلاص دەبیتن لە حەفڕیات ساق شۆفەرە لە فرێدانی خۆڵ سایق قەلابە لە هینانی کۆنکریتە لە معمەلی کۆنکریتە لە معمەلی چیمەنتویە لە معمەلی شیشە لە گواستنەوەی شیشە لە دەرگایە لە پەنجەرەیە لە جامە لە لەبخە لە ئەوەیە ئەوانە هەمووی خەڵک بە ئیش دەکەویتن نووسنگەی تایبەت و نووسنگەی عقارات و ئەوانە هەمویان بە ئیش دەکەون لە بازاردا تاکو ئەم تاوەرە دروست بکرێتن کەواتە هەر پرۆژەیەکی گەورە کە دروست دەکرێتن ئێمە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوهایە کە تەشجیعی ئیشی گچکەتریشی لەگەڵ بکرێتن لەبەر ئەوەی سیناعاتی بچووک تأثیری ئیجابیتری هەیە لەسەر ئەوەی کە لە سیناعاتی گەورە هەیە بەڵام تا سیناعاتی گەورە دروست نەکەی تو ناتوانێت سیناعاتی بچووکی لەگەڵ دروست بکەیت دنیاش وا پێشکەوتە بۆ نمونە تەجروبەی یابان واضحەکە بۆ نمونە شەریکەی تۆیۆتا کە میسال یعنی شەریکەی یان هەر شەریکەیەکی تری گەورە لە یابان کە دروست بووە ڕاستە بە قەبارە گەورەیە بەڵام ئەگەر بچە ناوەڕووکەکەی دەبینی اختصاصاتی جیاوازی دروستکردنی کەرەستەیەکی دیاریکراو دراوەتە معمەلێکی مامناوەندیان بچووک بوو ئەوەی خەڵکێکی زۆر لەگەڵی سودمەند بن و بتوانن ئیش لەناو ئەو تۆڕە ئیش بکەن
هەرێمی کوردستانیش پێویستەوە بکە خەریکی نوا دەکەین ئینشاءڵڵا لە داهاتووشدا ئەمە زۆر دکتۆر جەدوایەکی تری ئابووری پرۆژەکان ڕەخساندنی هەلی کارە بۆ بێکاران بە تایبەتی چەند ساڵێکە دامەزراندن لە هەرێم ڕاگیراوە دەرچوێکی بێشمار لە زانکۆ پەیمانگەکان هەیە هیچ ئاماروداتایەکە لە ماوەی ئەم چەند ساڵی کە بۆنە پرۆژەکان کەوتنە سەر کار ڕێژەی بێکاری لە ڕێژەیەکەوە بۆ ڕێژێکی دیکە کەمی کردبێت تاوان ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان ئێمەوەکو دەستەوە بەرهێنان تەرافێکی معنینین داتامان لە بەردەستیە بەڵام من دەتوانم بڵێم ئێمە لە بە شکلێکی مباشر لە پرۆژەکانی خۆمان سەر و 130,000 هەلی کار ڕەخساوە لە پرۆژەکانی و بەرهێنان ئەمە بە شێوەیەکی مباشر بە شێوەی غێر مباشریش بە دەیان هزار بگرە بە سەدان هزار لە کاتی دروستکردن و ئەعماری ئینشائی و دروستبوونی کارگەی جیاواز لە ئان ئیشی جیاواز لەگەڵ پرۆژەکانی ئێمە دروست بووینە و هەدەفیش ئەوەیە طبعا هەدەفی ئەساسی حکوومەتی هەرێمی کوردستان لە جەزبی استثمارات ئەوەیە کە پارە بێتە هەرێمی کوردستان خەڵک ئیش بکە دوو وەگەرخستنی ناوخۆیی زیاتر ببیتن جنابی سەرۆک وەزیران فەرمانیدا کە پێویستە لە پرۆژەکانی بەرهێنان لە قۆناغی یەکەمدا کە دەست بەکار دەبن 175 کریکاران و کارمەندان و ئەوانەی کە ئیش وڵاویستمەوە پرسیارەکە وەڵامەکە دیا پێمەوە کاک دکتۆر یعنی کرا بە مەرج بۆ ئەوەی کە پرۆژەیەک دەبێت لە سەدا ئەوەندەی بەڵێ مەرجی سەرەکیە جێبەجێ بێت جێبەجێش دەکرێت و دواتر کە ئێمە تەبعامان کردووە ئێمە بۆ نمونە کارگەیەک لە کارگێکی گەورەی خۆراک لە بۆ نمونە لە هەولێر کە مۆڵەتی پێدراوە لە سەردەمی کابینەی نوام مەرجی ئەساسی ئەوەیە کە 175 لە کارمەندان ناخۆی کە چون سەردانمان کردن 192 لە کارمەندەکان ناوخۆی بوون 180 لە خەبیرەکان و لە خەڵکی شارەزادا دەرەوە هاتبوون وعدمان وەرگرتووە کە ئەم نسبەیە بوو چەند ساڵێکی تر بە دیاریکرای بۆ ساڵێک دو ساڵی تر نسبەکە نزیک بی لە 100% پرۆژەی ترمان هەیە لە سلێمانی سەرون و 5% لە کارمەندان و لە کرێکاران ئەگەرم پرۆژانە بە شێوەیەک لە شێوەکان پابند دەبوون بەم ڕێنمانی حکوومەتی ئێرەمەوە ئیجراعاتەکان چی دەبن لە باشترین حاڵەتدا ئێمە لە سەریان فەرز دەکەین کە ئەو کرێکارانەی کە لەوێ ئیش دەکەن پێویستە کرێکاری ناوخۆی هەرێمی کوردستان بن باشە من کاتەکەم کەمەوە دەمێت چەند پرسیارێکم بە کورتی استغلالی کاتەکە بکەم ئەو 20,000 نیشتەی بوونی لەسەر بڕیاری بەڕێز کاک مەسرور بەرزانی بڕیاری جێبەجێکردنی درا کەی جێبەجێ دەکرێتەوە ئەمر طبعا ئێمە ئینشاءالله بڕیار درراوە کە بتوانین ئەمڕۆ لەوەی دوو ڕۆژەی فۆرمی پێشکەشکردنی داواکاری بە شێوەیە ئۆنلاین بەڵاو بکرێتەوە طبعا قۆناغەکانی جێبەجێکردن هەفتەیەکە دەستی پێ کردووە ئەرکی لایەنەکان لەلایەن جەنابی سەرۆک وەزیران وەکو مدەیەکی زەمەنی دەستیشان کراوە بڕیارێکی تایبەت لە فەرمانێکی تایبەت لە جەنابی سەرۆک وەزیران بە ئیمزای جەنابیان دەردەچێتن کە ئەرکی هەموو لایەنەکان تێدا دەستیشان کراوە دواتر مدەیەکی زەمەنی دیاریکراویش دەستیشان کراوە کە لەوە ئێمە بتوانین هەم جێبەجێ بکەین هەمیش کۆتایی پێبێت مەرجەکان چییە بۆی کەسێک سوودمەند بێ یاخود پێوەرەکە شێوەیەک سوودمەند بۆ بێ لە هیچ دەستکەوتێکی حکوومەت پێشکەشی هاوڵاتیان دەکا بۆ نمونە زەویە خانووە یانیش بەلانی کەم کەسێکی کەم دەرامەت بێ یانیش کرێنشین بێ و ینی ئەوەی کەوەردەگرێ بۆ پێویستی ژیانی خۆی بێ نەک لە دکتۆر لە مای ڕابردوو ئەزمونێکی زۆر باشمان نەبووە لە دروستکردنی شوقە بۆ ئەوەی کە بۆ منە خەڵکێکتیوە گلاوە لە وەرگرتنی شوقەیەکە لە ئەساسا یعنی پێویستی پێی نەبووە یاخود شایستە نەبووە فتەرەکە لەم پرۆژەیە بە شێوەیە دانراوە کە ئەمە تێنە پەڕێ بەسەرێوەدا دانراون و تاکیدیشمان لەوە کردوتەوە و فەرمانی جەنابی سەرۆک وەزیرانی زۆر بەوازحی بە ئێمە گوتراوە کە پێویستە 100% ئەو خەڵکەی کە دەشتە ناو قائمەی مستەفیدین لەو پرۆژەیە پێویستە لە 100% ئەو خەڵکە بن کە مستحقن نابی یەک خەلەل لەم بابەتە پێش پێدانی شوقەکە ئەمە یەکلایی بکرێتەوە نەک لە دوای ئەوە ها وڵا غڵاتمان کرد ئەوەنە نابیتن قبول جەنابیان قبولی نییە و ئینشاءالله بە هەولە هیمەتی برادرانی خۆمان لێرە لە دەستیاو بەرهێنا لە فەرمانگەکانی تری حکوومەت لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان هەوڵ دەدەین خەڵکە مستحقەکە هەڵبژێرین لە ناوچەکان بۆ ئەوەی ئەم شوقەیە لە هەموو سنوورەکان وەربگریت مدەی زەمەنی تاوابوونی پرۆژەکە چەندێکە ئێمە طبعا ئەو مدەیە کە دەستنیشان کراوە ئێمە بتوانین لە حدودی لە بینی ساڵێک هەندێک زیاتر بەلانی کەم ئەمانە تەواو بکەین و گونجاو بن خەڵک بچ لە ناوی بژیتن ئینشاءالله مدە زەمەنیانەی کە جەنابی سەرۆک وەزیران دواتر ئەعلانی دەکەین هەمووی بە واضحی بە شەفافی ئەعلانی دەکەین بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ ئەوەی لێ ئاگادار بن وەک دوایین پرسیار هەڵەبجە هەمیشە بابەتی گەرمە لە ناوەندە سیاسی و ئابوووریەکاندا وەبەرێنان چی پرۆژێکی بۆ ناوچەیە پێم وا بێت لە چوارچێوەی بەنامەی خۆتان کۆمەڵی پرۆژە بڕیار بوو لەو منتیقەیە جێبەجێ بکرێت ئێمە لە هەڵەبجە
زۆر پێداگیریمان کردووەکو دەستەی بەرهێنان بە هاوکاری لەگەڵ پارێزگاری هەڵەبجە منطقەیەکی سینایی ئێستا موافقەی لەسەر کرا جەنابی سەرۆک وەزیران ڕەزامەندیدا بە 400 دۆنەم زەوی لە هەڵەبجە تەرخان بکرێت بۆ ناوچەی پیشەسازی بۆ دروستکردنی بەلانیکەم 25 کارگەی خۆراک لەوێ کە ئەمە تەسیرێکێک جار زۆر ئیجابی لەسەر کەرتی پیشەسازی و کشتتوکاڵی لە هەڵەبجە دەکاتون و ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ دروستکردنی پرۆژەکانی ڕێگاوبان خەریکێن بۆ ئەوەی ئەو ڕێگانە هەندێک پرد و ئەوانە دروست بکرێن لە بینی هەڵەبجە و ناوچەکانی تر تاکو ئاسانکاری بکرێتن بۆ ئەوی دواتر پرۆژەی باشتری گەشتیاری لە سنووری هەڵەبجە دروست بکرێتن هەڵەبجە ئەمانەتی هەمومانە تیمی حکوومەت پێویستە هەمومان بە دڵسۆزی بۆ هەڵەبجە ئیش بکەین و ئینشاءڵڵا ئێمە ئەوەی لە توانەمانداوێ بۆ پارێزگا هەڵەبجە دەیکەین وەکو دەستەی بەرهێنان بۆ نمونە پرۆژەیەک لە سلێمانی پێشکەش کراوە ئێمە کردیتمانە مەرج لەسەر ئەوەی کە ئەم پرۆژەت لە سلێمانی دەدەینێ بەڵام پێویستە هەندێک خانۆ یان شقە بۆ بەرکەوتوانی کیمیابارانی هەڵەبجە دروست بکەی ئەوەش ڕەزامەندی جەنابی سەرۆک وەزیران وەرگرا تاوان ئەوەش دواتر دەکرێت. وڵات کاک دکتۆر من ماوەیەک پێش ئێستا بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی هەڵەبجە لە بەرنامەکە میوان بوو گلەی ئەوەی دەکرد کە خۆی تەنها یەک کارمەندی بۆ دانراوە موافقەی بۆ کراوە ڕەزامەندی جەنابی سەرۆک وەزیران دراوە کە بۆ بەرەبەراتی گشتی و بەرهێنانی هەڵەبجە ستافێکی تەواو پێشنیار کراوە و خۆیان ئێستا خەریکی پرۆسەی دامەزراندنی ئەم خەڵکانن و لە مدەیەکی زۆر نزیکدا ئینشاءڵڵا ئەوانە کە ناوەکان خلاص بوو تەدقیق کران خەڵکی مستحق خەڵکی زیرەک خەڵکی چاوکراوە خەڵکی باش بە ڕۆیای باش بووە بەرهێنان دامەزران لەوێ ئێمەش دەیدەینە ئەنجومەنی وەزیران بۆ دەرکردنی فەرمانی دامەزراندن ئێمە ئەو ستافەی کە ئەوان داوایان کردووەکو هەڵەبجە جەنابی سەرۆک وەزیران زیاتری بۆ تەرخانکردن تاکو باشتر ئیدارەی بەرهێنانی هەڵەبجە بکرێت. تەواوی قسەکانم لە یەک دێڕا کۆبکەمەوە پێم بڵێیت هاوڵاتیانی ئێمە لە هەرێمی کوردستان دڵنیا بن لەوەی کە وەبەرهێنان ئاراستەی خۆی وەرگرتووە. ئێمە طبعاً لە مدەی چەند مانگی ڕابردوو جەنابی سەرۆک وەزیران بڕیاریدا فەرمانگەکانی وەبەرهێنان لە سنووری ئیدارە سەربەخۆکان بکرێنە بەڕێبەراتی گشتی باشە کادر و کارمەندی تایبەت بۆ هەموو ئەو فەرمانگانە بڕیاری دامەزراندنیان بە شێوەیەکی ئیستیسنا بۆیان دەرچوو تاکو دروست بکرێن مەبەستی جەنابی سەرۆک وەزیرانیش ئەوەیە ڕۆیای ئەوەیە کە پێویستە وەبەرهێنان لە هەموو هەرێمی کوردستان بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و باشتر خزمەتی ئابووری بکاتن بە دڵنیایی ئێمە ئینشاءڵڵا لەسەر ڕێگایەکی ڕاستین بەڕێنمایی و تەوجیهاتی جەنابی سەرۆک وەزیران و لە داهاتووشدا ئینشاءڵڵا نەتائیجی زۆر باشترمان لە بواری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دەبێتن. هەرچەندم دوایین پرسیارام شتێکی کەم بۆ دروست بوو بە ڕۆشتنی حکوومەت و هاتنی حکوومەتێکی دیکە ئەم پلانی وەبەرهێنانە هەڵناوەشێتەوە یان هەر دەبێ بەردەوام بێت. حکوومەت لەسەر سیاست و بەرنامەی خۆی دەڕواتن باشە هەر کەسێک لە داهاتوو بۆ خزمەتی هەرێمی کوردستان هەر پۆستێک وەربگرێ پێویستە لەسەر سیاسەتی ڕاست بەردەوام بێ ئەگەر سیاسەتەکانیش کەم و کورتەی پێویستە ڕاستی کاتەوە دیسان جارێکی تە لەسەر ڕاستەکەی بڕواتون و ئینشاءڵڵا بنەمایەک دانراوە بۆ باشتر بەڕێوەچۆنی پرۆسەیە بەرهێنان بڕیا و بە بڕیارەکانی جەنابی سەرۆک وەزیران کە هەمیشە ڕۆیایەکی زۆر ڕۆشنی هەیە بۆ ئەم بابەتە بە دڵنیایی من ئەوە نابینم کەسێکی تر لەوە باشتر بتوانی بەرنامە دابنێتن بۆ پرۆسەیە بەرهێنان ئینشاءڵڵا ئەم پرۆسەیە بەردەوام دەبی خزمەتی هاوڵاتیان هەرێمی کوردستان بە باشتری شێوە دەکرێتن لە ئێستا. سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد شەوری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی گشتی هەرێم سپاس بۆ ئامادەبوونی دووبارەوە خێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بە بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابەند بوون بە ڕێنمای تەندروستیەکان هەر شاد.